سەبارەت بە داهاتووی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیاسەتەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز جەستن تۆماس شۆڕبەکاری سیاسی دەرەوەی ئەمریکا لە واشنگتۆنەوە لەگەڵمانە بەڕێز تۆماس هەم کاتتان باش. سلااو بۆ تە برێز تۆماس لە ڕۆژهەڵاتە ناوین دوو شەر هەنە، یەک شەری ئیسرائیل و حەماسی لە غازە، یەکژی شەری درۆنان ئێک و بەردەوام دکات. پێشبینیین تەشنە یعنی ئەف شەردەی بەرفەرەح ببن تو چاوات بینە فەرم. بەڵێ ئەمە ترسێکە کە گفتوگۆی لەبارەکراوە ئێستا لە واشنگتن دیسی و دەتوانم پێت بڵێم ئێستا وەزیری دەرەوەن تۆنی بلینکن بەڕاستی هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی لەگەڵ هەموو هاوپەیمانەکانمان لە ناوچەکەدا لە نێویشیاندا مسر و قەتەریەکان و تەنانەت ئیمارات و سعودیەکانیش لە پەیوەندیدایە. پرسیارێک هەیە کە ئەگەری بەرفراوان بوونی ئەم ململانەیە کە ئێستا لە نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان و حەماس لە غەزە هەیە، ئایا دەکرێت ئەمە درێژە بکێشێ و یاخود پەرەبستێنێت بۆ ململانەیەکی بەرفراوانتر لەگەڵ حزب الله لە لوبنان و ئەم جۆرە گرژیانە بێگومان کاریگەریەکی زۆری دەبێت وە لە سەرشانی تەهران و ئێرانیەکانەوە نابێت ئەوان بە شێوەیەک لە شێوەیەکان وەکەوەی کە ئێمە لە ئەمریکا دەڵێن لە دۆخەکەدا تێوە بگلێن. بەردەوامی ئەم گەڕانە کە دەیانەوێت ئازار بە ئەمریکا بگێنن، ئەمریکا بێگومان بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی خۆی و هێزەکانی دەپارێزێت و بەداخەوە تا ئەو کاتێک کە هێرش هەبێت بۆ سەر پێگەکانی ئەمریکا لە ناوچەکەدا لەلایەن ئەو گروپانەی بێگومان کە پشتیوانی دەکرێت لە نان حکوومەتەکانەوە بە هەمان شێوە وەڵام دەبێت بۆ ئەم هێرشانە کە دەکرێتە سەرمان. بۆیە دڵنیاییەکی زۆر هەیە، گرژیەکی زۆر هەیە لە واشنگتۆنش گفتوگۆ دەرمارەی ئەمە دەکرێت کە ئایا ئەمە بەرفراوان دەبێت و دەکرێت چێ لەم بەرفراوانیە دەستی هەبێت. بەڵێ کەوا بێت استراتیژی ئەمریکا چییە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت لە دوای دەستپێکردنی شەڕی ئیسرائیل و حەماسەوە بنیامین ناتانیاهو باسی لەوە کرد گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوایەت. بەڵێ من بڕوام وایە ئێستا ئەو شێوەیە کە ئەمریکا بەدوای دەگەڕێت، ئەو ڕێگای ئەمریکا بەدوای دەگەڕێن، ئەوان دەیانەوێت بێگومان لە ڕێگەی پڕۆسەیەکەوە بێت کە لە داهاتوودا چی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات. هیچ پرسیارێک و گومانێک نییە سەبارەت بۆی ئەم ئیدارەی ئێستای ئەمریکا، ئیدارەی بایدن دەیەوێت گفتوگۆی قوڵ هەبێت سەبارەت بە چارەسەری دوو دەوڵەتی ئیسرائیلێکی ئاسایش و ئیسرائیلێکی ئازاد و سەربەخۆ بە هەمان شێوە بۆ فەڵەستینیەکانیش. بایدن بەڕوونی ئەمەی گوتووە کە دەڵێت ئەمە ڕێگە چارەیە بۆ بەیەکەوە ژیانی ئاشتیانە لە نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان. خاڵی کۆتایی ئەمەیە کە ڕێگاکەی تر یاخود گفتوگۆکانی ترکە ڕوودەدەن ئێستا دەربارەی ئەوەیە کە ئەمریکا چۆن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێوە دەگلێت و چی ڕوودەدات لە غەزە. پرسیاری ئەوەی کێ غەزە دووبارە بنیاد دەنێتەوە، کێ بەرپرسیار دەبێت لە بەڕێوەبردننی فەڵەستینیەکان و سنووری فەڵەستینیەکان لە غەزە و لە کەناری ڕۆژ ئاوا و چۆن چارەسەری ئەم ململانیانە دەکرێت و چۆن حکوومەتی فەڵەستینیەکان ئاساییشیان دەپارێزرێت و ململانێ لە داهاتوودا ڕوونەداتەوە وەک ئەوەی کە لە 7 ئۆکتۆبەردا ڕوویداوە، چۆن خۆیان بەڕێوە دەبرن و دووبارە بێگومان ئاساییش یاخود بەرقەرار لە ناوچەکەدا ڕوودەداتن. ئەمانە هەموو وەڵام کە پێویستیان بە پرسیار هەیەوە چێ پارە دەدات بۆ دووبارە بنیادنانەوەی غەزە. برێز تۆماس گەر ئەv ێریشên هەمبەری هێزên hevpeymanê ji alî grûpên milîşiyatan ve berdewam bû. Kargeriya wan li ser Amerîka dibe ku hêzên xwe ji rojhilata navîn vekşîne? نەخێر بە شێوەیەکی کەتیگۆری ئەمە نیە. ڕاستیەکەوەیە کە ئەمریکا
ناکرێت لە هەر شوێنێک بە تەنها و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش فشاری بخرێت سەر بۆ ئەوەی جێبێڵێت ئەمریکا استراتیژیەک و هاوپەیمانیەکی زۆر بەهێزی هەیە لە ناوچەکەدا و ئێمە بەردەوام دەبین لە کارکردن لەگەڵ ئەو هاوپەیمانانەمان لە ناوچەکەدا و ئێمە ئەوە دەبینین ئەمریکا کار دەکات بۆ ئەوەی بەرژەوەندی هاوپەیمانەکانمان بپارێزین لە نێوانیشاندا ئیسرائیل و هاوپەیمانەکانمان لە میسر و لە قەتەر چەندین بژاردە هەن کە بوونی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرینگە وە پرسی دیبلۆماسی و لە ڕێی گفتوگۆی استراتیژی و لە ڕێگەی گفتوگۆی ئاشتیانەوە ئەم کارە کراوە هەرچەندە تا ئەو کاتێک کە بەرژەوەندی هەبێت لە هێز و دەسەڵاتکەوانەی دەیانەوێت زیان بە ئەمریکا بگێنن بە خەڵکی مەدەنی ئەمریکا بگێنن زیان بە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بگێنن ئەمریکا هێز بەکاردێنێت بۆ ئەوەی بەرژەوەندیەکانی خۆی و هاوپەیمانەکانی بپارێزێت. بەڕێز تۆماس بەڵام سەبارەت ببوونی هێزی هاوپەیمانی نێودوڵەتی لە چوارچێوەدا کە ئەمریکا سەرۆکایەتی و هاوپەیمانی نێودوڵەتیەکە لە عێراقا ئێستا سەرۆکوەزیرانی عێراق هەڵێت بە تەواوی هێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتی لە عێراق بچنە دەرەوە. بەڵێ ڕاستیەکە ئەوەیە کە من بڕوام وانە ئەمە استراتیژیەکی باش و دیار بێ کە سەرۆکی عێراق داوای دەکات. چەندین دۆخی جیاواز هەن لە ناوچەکەدا ڕوویاندا بە شێوەیەکی دیاریکراوە دەزانین کە ئەوان دەیانەوێت تاوەکو ئێستا دۆزی کورد چارەسەر بکەن و پرسیار و دۆزی سربەخۆی کوردستان و چۆن دەتوانین بیان بپارێزین لە کاتێکدا کوردەکان لە دژی داعش و لە دژی توند و تیژی لە ناوچەکەدا هاوپەیمانی ئێمە بوون تا ئەو کاتێ ئەم پرسیارانە وەڵام نەدرێنەوە من ئەوە نابینم کە ئەمریکا لە عێراق یاخود لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکشێتەوە. ئەمە شتێکی واقعی نییە بۆ استراتیژێتی ناوچەکە یاخود بۆ بەرژەوەندی گشتی جیهان. برێز توماس شەر سێمەها بەردەوام دیکە لە غەزە یعنی بەردەوامیە شەر گۆرا باهوەریاتە زەراری دەدەی بەرژەوەندیên ئەمریکا حولین ئەمریکا چ دەبن ji بۆ ku ev şer bi şêweyekî agir best pê ragihandin duê derbarê de gir dîtina te bigirin. بەڵێ ئەمە پرسیارە سەختەکە بووە کە لێرە لە واشنگتۆن گفتوگۆی لەبارەکراوە لەلایەن ئیدارەی بایدنەوە دوای هەفتی ئۆکتۆبەر ئەمریکا پشتیوانیەکانی ئەمریکا هیچ جێی مشتومڕ و گفتوگۆ نەبووە ئەو پشتیوانی ئەمریکا بۆ ئیسرائیل هێتی جێگەی گفتوگۆ نەبووە لە سەرەتای گفتوگۆ و یاخود با بڵێنە سەرەتای ململانەکانی نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان ئەوەی کە ئێمە دەیبینین کە ئۆپەراسیۆنیی ڕشت هەیە لەلایەن سوپای ئەمریکا کە بێگومان خەڵکێکی مەدەنی زۆر بوونەتە قوربانی و لە نێویشاندا منداڵ و ئافرەتان هەبووە ژێرخانی غەزە بووە تێک دراوە ئەوانەی کە لە غەزە هەن و بەتایبەتی شاری غەزە فشارێکی زۆریان لەسەر بۆ فشارێکی زۆریشیان خست بووە سەر ئەمریکا بۆ ئەوەی سەر دووبارە بەخۆی دابچێتەوە چۆن لەگەڵ بەرژەوەندی سیاسەتی دەرەوەی ئێمە لە ناوچەکەدا کار بکەین. ئێمە بینیوەمانە چەندین هەوڵی دیبلۆماتی دراوە لەلایەن وەزیری دەرەوە ئەنتۆنی بلینکن لەگەڵ هەموو هاوپەیمانەکانمان و ئەو گفتوگۆیانش کە کراوانن و تابەتەوەی کە بڕوانی من هەیە ئەو گفتوگویانە بووە کە لە نێوان تەل ئاڤیڤ و واشنگتۆن هەبووە لەگەڵ حکوومەتی ناتانیاهۆ و ئیسرائیل. ئەمریکا هەوڵی داوە فشاری خستووەتە سەر حکوومەتی ئیسرائیل بۆ ئەوەی استراتیژیەکی بێگومان دیاریکراوی هەبێت لە پاراستنی ئیسرائیل و هەروەها پاراستنی ئەو کەسانی کە لەلایەن حەماسەوە بە دیلگیراون. دۆخە گشتەکە دەبینین ئەوەی کە هەیە ئۆپەراسیۆنە سەربازیەکە زۆر سەختە. جاستن تۆماس شۆفەکاری سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە واشنگتۆن لەگەڵماندا بووی. سوپاس.